لا کۆتا یاری قۆناغی 16 جامی کوردستان ڕانیە و سێمێڵ لەسەر یاریگای دووەمی یانەی هەولێر بێگەیشتن لا نیوە یەکەم دوای ئاڵوگۆڕکردنی چەند هێرشێک لە نێوان هەردوویانە بە بێ گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم بە دیاریکراوی لە خولەکی پەنجا ئەحمەد میکایل ڕانیەی بە گۆڵێک پێشخست. لا خولەکی پەنجاونەوە بێوار حەسەن ئەنجامەکەی بۆ سێمێڵ یەکسان کردەوە. لەگەڵ هەوڵەکانی هەردوویانە بۆ گۆڵی سەرکەوتن بەڵام یاری بە یەکسانی بە کۆتا هاتوو بۆ یەکلاکردنەوە یانی براوە پەنا برایبەر لێدانە یەکلاکەرەوەکان لە خاڵی سزا. ڕانیە بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد و گەیشتە قۆناغی داهاتوو. سەرەتا زۆر سوپاس بۆ هەندە و هەندەرانی کە ئامادە بوون و برنەوەی ئەو ڕۆمان کە لە قۆناغی 16 بەرامبەر بەیانی سیمەڵ یاریمان کرد لە جامی کوردستان توانیمان بە جوهدی یاریزانەکان و ئەو پلانەی کە دامان نابوو تا ڕادەیە گویسمان هاوسەنگی بپارێزین لە بینی جام و لە بینی دەوری پلەیەکانی کوردستاندا بەهۆی ئەوەی کە ئێمە ژمارەیەک لە یاریزانە باش و سەرەکیەکانمان ئیسابیان هەبوو بۆ الحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە کە توانیمان بەو پلانەی کە هەمان بوو لە کۆتاییدا بیپێکین و بەم ئەنجامە ڕانیە گەیشتە قۆناغی چارەکی کۆتایی و ڕووبەڕووی نەورۆز دەبێتەوە. سێمێڵیش ماڵ ئاوایی لە جامەکە کرد. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.